هەڵبەت هەموو فشارێک هەموو گوشارکردنێک هەموو فشارخستنە سەرێک هینێ و خۆی بێ یان نێودەوڵەتی بێ یان گروپی ڕۆشنبیران بێ گروپی ئازادی خوازان بێ پارێزەران بێ هەر گروپێک بێ یا گشتیش بێ ئەوی ڕای گشتی دروستەکەوانە هەموو ئەم فشارانە کاریگەری خۆیان هەیە مەرج نییە بە ئەنجامەوە دەرکین مەرج نییە بەڵین ئامانجەکان بپێکن بەڵام کاریگەری خۆیانەیە کاریگەری خۆیانەیە لەو ڕوانگەیەوە کە خەڵک بێدەنگ نییە خەڵک قسەی هەیە ئەگەر کەمیش بێ چونکە قسە نەکردن بێدەنگبوون خراپە هەریز نە بێدەنگ هەڵبڕین زۆر باشە لەسەر ئاستی نێودەوڵەتیش ئیشەکرێ لەسەر ناوخۆشی شەکرێ ئەمە هۆشیارێکی گشتی دروستەکە و خەریکە دنیاش ئەگاتە ئەو قەناعەتەی ئەوە دەوڵەتە تیرۆرەکە نەک بزوتنەوەیکی سیاسی کە داوای ئازادیەکە هەڵبەت من بەڕاستی پێت بڵێم ینی دوایی زیاتر لە 2 دێ لە زیندان کە زۆر زۆرە بۆ کەسێکی تێکۆشەر بۆ کەسێکی ئازادی خواست بۆ کەسێکە فەلسەفەی ئازادی تەرحکا بۆ کەسێک کە بڕای بە ئازادی پێکەوەژیانی گەلان هەبێ بۆ کەسێک کە بیەوێ ئینسانەکان بە ئازادی و دوور لە چەک و شەڕ و شۆڵوانە بژین زۆر گرنگە و کەسە لە ناو خەڵکا بێ ڕاستە بە بیر و باوەڕ ئازادە لە دەرەوەیە لە ناومانایە لە ناو خەڵکایە دیراساکرێ بابەتەکانی لە پەروەردیای بەکارهێنرێ خەڵک بەردەوام باسیەکە بەردەوام دێین گفتوگۆیە و یەکێکە لە بۆ زانیاریت بە دیدی من عەبدوڵڵا هۆچالان لە ڕووی توانای بیرکردنەوەوە زۆر لە غاندی و ماندێلاوانە گەورەترە زۆر گەورەتر چونکە ئەو لە بارودۆخێکە ئەو فکر و ئایدۆلۆژیایی دایەناوە قسەی لەسەرەکە کە زۆر جیاوازە لەوەی لە هیندستان دەوڵەتێک خاوەندارێتی لە غاندیەکە لە جنوبی ئەفریقا لە باشووری ئەفریقا دەوڵەتێک خاوەندارێتی لە ماندێلاکە ئاپۆ نەتەوەیەکی بێ کەس نەتەوەیە کە تەنیا تیاکان دۆستی بوون بە ماوەی دوورودێش نەتەوەیە کە ناو خۆیانە پڕن لە کێشە و بێشە و ململانیە خاوەندارێتی لەکات کەس خاوەندارێتی لە ناکە ئەمە زۆر گرنگە ئەم پیاوە لەو بارودۆخەیە ئەو بەو بیر و باوەڕ ناو خەڵکا بێ بۆیە جەستەیشی جگە لە بیر و باوەڕەکەی جەستەیشی لە ناو خەڵکا بێ گرنگی زۆری هەیە و من بۆ خۆم بۆ قەناعەتم وایە دەوڵەتی تورکێک بیرکردنەوەی هەیە ئەگەر مسقالە زەڕەیەک تروسکەی ڕووناکیتیا وایە دەبایە ئاپۆی ئازاد کردایە لە شارەکەی خۆی لە ئورفا بژایە و لەوێ باسی ئازادی و باسی ئینسان و باسی ئینسان دۆستی بکردایە بۆ ئەو گەورەیە بوو بۆ ئەو گەورەیە بوو هەردوو نەتەوەی کورد و تورکی زۆر بە ئاسانیان توانی بەیەکەوە بژینەوە پرسی کورد باڵین مەودایەکی دوور و درێژی هەیە لەو مەودا دوور و درێژە زۆر تێکۆشەری ئەمە لە دار دراون لە سێدارە دراون کراونەتە قوربانی لە زیندانەکانە مردوون تەڵیان بۆ نراوەوە ناودراون مەسەلەن بە فێڵبان کراون بۆ ئەستەنبوڵ بۆ تاران بۆ شوێنی تر لەوێ لە سێدارە دراون یا خافڵ کوش کراون پرسی کورد هەرماوەتەوە من پێم وایە ئەگەر ترکەساتی یەکەم کە ئاپۆیان کرد بیشیان کوشتایە شەیدیشیان بکردایە پرسی کورد کۆتایی نایە پرسی کورد کۆتایی نایە پرسی کورد بەردەوامی هەیە بۆ بە ئازادی ئاپۆ ئازادکردنی ئاپۆ گرنگی زۆری هەیە بۆی کە متمانە لە بینی نەتەوەکانە دروست بێ متمانە بەتابەتی لە بینی کورد و تورکە ئەردۆغان و دەسەڵاتی تورکی ئاکەپەیە مەهەپەیە جەهەپەیە هەرچی ئەحزابی تورکی هەیە هەمویان بە بچووکانیشەوە بە سەعادەت و معادەتیشەوە ئەمانە بەبڕین ئەوەی پێڵێن متمانە لیوان کورد و تورکانیان هێشتووە ئێستا من متمانم من هاوڵاتیەکم لە باشووری کوردستان دەژیم متمانم بەوە نییە بچم لە ئەستەنبوڵ ئازاد بستوڕێمەوە خۆ ئەستەنبوڵ 3-4 ملیۆن کرمانجی کوردی تایە بەڵام متمانم نییە ئەم متمانەیە بە چی ئەگەڕێتەوە بە ئازادکردنی ئاپۆ بە ئازادکردنی زیندانیانی سیاسی بەکردنەوەی زیندانەکان بە دەرکردنی خەڵک لە زیندان بە گێڕانەوەی ژیان بۆ دێیەکانی باکووری کوردستان و بە ئاشتکردنەوەی خەڵک لە بینی ئەم دوونەتەوەیە بۆیە باوەڕی من ئازادکردنەکەی زۆر گرنگە ئازادیشی نەکەن نەک پرسی کورد کۆتایی دێ نە ئاپۆش کۆتایی دێ بۆی کاگە لە زیندانی شەبیانی خوانەخواستە کۆچی دوای بکە نە پرسی کورد کۆتایی دێ نە ئاپۆش لەبیرێتێتەوە